نهێنی گەشتەکەی سوودانی بۆ تورکیا ئاشکرا دەکرێت. لە کاتێکی یەکجار هەستیاردا و بارگرانی بەغدا بە کۆمەڵێک قەیرانی ناوخۆ و ئاڵنگاری ناوچەیی محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق لەم هەفتەیەدا خۆی بۆ سەردانی ئەنقەرەی پایتەختی تورکیا ئامادە دەکات. سوودانی لەم سەردانەیەدا مەلەفی سووریا و کاردانەوەکان قەیرانی ئاو و پرسی سنوورەکان لەگەڵ تورکیا گەنگەشە دەکات. سوودانی بەدەستی بەتاڵ ناچێتە ئەنقەرە بەڵکو هەوڵ دەدات هاوسەنگی لە نێوان هاوبەشی و ڕێزگرتن لە سەروەری دروست بکات لە کاتێکدا ناوچەکە پێویستی بە مامەڵەیەکی واقعیترە نەک دروشم. پەرلەمانتاری چوارچێوەی هەماهەنگی عەلی نەعمە دیارترین ئەو پرسانەی ئاشکرا کرد کە محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق لە میانەی سەردانەکەیدا بۆ تورکیا گفتوگۆیان لەبارەوە دەکات. لە بەیاننامەیەکدا عەلی نەعمە ڕایگەیاند سوودانی تاوتوێی پێشهاتەکانی سووریا دەکات بەتایبەت لەبەر ڕۆشنایی ئەو دەستدرێژیە بەردەوامی ئیسرائیل کە هەڕەشە لەسەر ئاسایشی وڵاتانی ناوچەکە دەکات بۆ ئەمەش داوای هەوڵی یەکگرتووی نێودەوڵەتی دەکات بۆ ڕاگررتنی فراوانخوازی ئیسرائیل. ئاماژەی بەوەشدا لە سەردانەکەدا باز لە پرسی ئەمنی هاوبەشی نێوان بەغدا و ئەنقەرە و ئاسایشی سنوورەکان و چارەسەرکردنی بۆشاییەکان دەکرێت. ئەمە جگەلەوەی باس لە بوونی پارتی کرێکارانی کوردستان و ئامادەبوونی سەربازی نایاسایی تورکیا دەکرێت. پەرلەمانتارە شیعەکە دەشڵێت کە سوودانی باز لە پرسابووریەکانیش دەکات لەوانە پرۆژەی ڕێگای گەشەپێدان، فایلی ئاو و زیادکردنی ئاڵوگۆڕی بازرگانی جگە لە فراوانکردنی کاری کۆمپانیا تورکیەکان لە کارتە جیاوازەکانی وەبەرهێناندا چاوەڕوان دەکرێت سەردانەکەی داهاتووی سوودانی بۆ ئەنقەرە سێ پرسی سەرەکی بگرێتەوە کە دیارترینیان دۆخی سووریایە بە تایبەتی لەژێر ڕۆشنایی ئەو پێشاتانەی کە لە دوای ڕووداوەکانی هەشتی کانونی دووەمەوە لە دیمەشق ڕوویاندا لەگەڵ بەردەوامی بردومانەکانی ئیسرائیل و بە ئامانجگرتنی کەمینەکان و پێکهاتەکان. ئەمە شوا دەکات ئەم بابەتە هەستیار بێت بۆ وڵاتانی ناوچەکە بە تایبەتی وڵاتانی دراوسێ. پرسی دووەم قەیرانی ئاوە کە هەڕەشەیەکی ڕاستەقینەیە بۆ زۆرێک لە پارێزگاکانی عێراق بە تایبەتی لە ناوچەکانی ناوەڕاست و باشوور. پرسی سێیەم پرسی سنوورەکان و پێویستی لێکتێگەیشتنی ڕوونە سەبارەت بە ئاسایشی هاوبەش بە تایبەتی لەگەڵ بوونی دەیان بنکەی سەربازی تورکیا لە ناو سنوورەکانی عێراقدا. پرسگەلێکی دیکەشان کە ڕەنگە لەم سەردانەدا جێگەی بایەخ بن بەبێ ئەوەی پێشوەختە ڕابگەێنرێن. دیارترین یان پرسیە و گروپە چەکدارانەیە کە ئەنقەرە پاڵپشتیان دەکات لە کەرکووک و مووسڵ کە لەم دوایانەدا لە میدیا عێراقیەکاندا دەنگدانەوەیەکی زۆری هەبووە.